بەناوی خوای بەخشندە و میێرەبان کوردستانیانی خۆشەویست لا شوێنەکەن سڵاوتان لێبێت لە هەمبەر پرسەکانی کوردان لە بەرتانیا و چ لە هەر شوێنێک بێت هەر گیر و گرفتێک و هەر مەشاکیل و هەر پرسێکە بێت ئەرکی سەرشانی ئێمەیە کە ئێوەی لە یاگەدار بکەینەوە لە ئێستەیە پرسێکی تایبەت هەیە باس و خواستێکمانەیە کە ئێستا بە تێر و تەسەلی کەسایەتیەکمان بانگێش کرد بۆ مەبەستە مەبەستمانە پرسیاری لەکەین و کە وەڵامە دروستەکانی لێوەرگین ئێوە ئاگادار بکەینەوە لە هەمبەر ئەو داوە یا لە هەمبەر ئەو شێوازە پارەکێشانەوەی کە لە ئێوە دەکێشرێتەوە بە ناوی یاسا یا بە ناوی چرەیدین بە ناوی بازرگانیکردن و فرۆشتن کە ئێوە تێدا زەرمەند دەبن و خەسارەتمەند دەبن و بێئاگان لەوەی کە چۆنە بۆی بزانن چۆنە ئێوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی بەرنامەکە فەرمونون. کەناڵی دووبارە سڵاوتان لێبێت هەندێک جار هەندێک پرس کە ڕوومان تەیەکە پێویستە لەسەری هەڵوێسە بکەین پێویستە لەسەری کە بەرنامە بکەین پێویستە کە بێدەنگ نەبین چکا پێویستە بە باردۆخی هاوڵاتیانەوە هاونیشتیمانە کورد زمانەکانی خۆمانەوە بۆیە پێویستە بە جوانی بە دروستی گوێ بگرن لەم بەرنامەیە هۆشیار بن لەسەر ئەم پرسەیە چکە خەڵکێ تێوەگلاوە و خەڵکانێک زەرمەند بوون بۆی تۆ براکەت کەسەکەت هاوڕەکەت زەرمەند نەبێ گوێبیست بن لەگەڵمانە کە بزان خەڵک چۆن پارەی خوراوە و چۆن گیرۆ دەبۆ بەبۆی کە لەگەڵ کەسێکە عەقدێکی کردووە نازانێم عەقدە چۆن کراوە و چۆن ئەو حەقی خۆی وەرگێتەوە بۆی کە نەگەیتەوە قۆناغ و ئەو هەنگاوەی کە پرس لە ئێمە بکەی بڵێ چۆن بتوانم ئەو پارەم وەرگرمەوە مەعاملەیەکی وا هەڵم کردووە ڕێکەوت نامەیەکی وام کردووە بۆ ئەمە بەستە پێم خۆش نەبووە تەنیا خۆم ئەم پرسە تێپەڕێنم و قسەی لەسەرکەم بۆیە کەسێک من پێشتر قسەمان کرد و پێکەوە کە تەلەفۆنم بۆ بەڕێز جەنابی مامۆستا ئارام کرد و قسەم لەگەڵا کرد جنابیشیان لە هەمان قەزیە و لە هەمان پرساگەدار بوون بە باشمان زانی کە پێکەوە بەرنامەیە بکەین و وردەکاریەکانی شرۆڤە بکەین شەنوکەوی بکەین بۆ ئێوە کە بزانن چۆنە بەڕێز مامۆستا ئارام بەخێر بێت و سڵاو لێبێ زۆر سپاس سڵاو بۆ ئێوە سڵاوی خۆت پێشکەش کە بە بینەران نوشینە سەر باسەکە ئێمە سڵاو ڕێزمان هەیە بۆ ئەوەی کە ئەمان بینێ ئومێد دەکەین کە بتوانین سوودێک بە بینەرانی بەڕێز بگەێنین مامۆستا ئیسا مۆدیلێکی کردن و فرۆشتن شەیدین هەیە لە ناو خۆی بەرتانیایە لە نێوان کوردەکان و میلەتێکی ترە یا لە ناو کورد بۆ خۆیە کورد لەگەڵ کووردا یا کورد لەگەڵ نەتەوەیەکانی دیکەیە ئەم شێوازە فێڵێک پلانێکی لە پشتەوەیە پلانێکی جۆرە ئەوەی کە بەو شێوە نییە بازرگانەکە ڕاستی نییە درۆیە ئێمە چۆن بتوانین سە خەڵک تێبگەێنین کە ئاگادار بن لەو پرسی پارە خواردنەوە ئەو کارە هەڵەیە بەلە سەرەتا بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزتان کە بتوانین ئێمە بەیەکەوە تاوتوی ئەم بابەتە بکەین کە بەڕاستی کێشەیەکی گەوری کۆمەڵایەتیە کە ئەتوانم بڵێم خەڵکێکی زۆر لە خەڵکی خۆمان تێکەوتون و نەتیجەکەشی بە زەرر شکاوتەوە بە سەریانە ئەویش ئەوە جۆرە مامەڵەیەکە ئەتوانم بڵێم زیاتر لە قەومەکانی تر دێن کۆمپانیا کریتەکەن بەناوی ئەم بزنسێکەوە ترەیدینەکەن شتەکڕن شتە فرۆشن زۆر جار هەیان ئەسیدیان هەیە واتە دەستمایان هەیە یاخود مڵکێکیان هەیە کە دێن پیشانەدەن ئێمە ئەو مڵکەمان هەیە لێرە پرۆژەی تیا جێبەجێەکەین خەڵکی خۆشمان ئەوانەی کە زیاتر قەنەعەت بەو جۆرە مامەڵەیەکەن یاخود کە ڕازیە بن ئەو پارێ ئینڤێستکەن بە حسابی کە ئیشکار یاخود پارەی تیاوە دەستبێنن ئەو کەسانن بەداخەوە کە پارێکی زۆری کاشیان هەیە و زیاتر پارەکە کاشنهاندە واتە بە کاش پارەکە ئەدەن بەڵێ بەو کەسەی بەرامبەر کە ئیشەکەیان بۆ پێوەکات ئەو چەند جۆرێکی هەندێکیان قازان بە شەراکەت ئەڵێن ئێمە بە قازان بە شەراکەت واتە لە ڕوە شەرعیەکەەوە مامەڵەکەی بەو شێوەیە قازان بە شەراکەت بۆ ئەوی کە گومان نەبن ئەم کەسە معاملەکەی حرامە عەقدێکیان پێ نووسن بەڵام بەداخەوە عەقدەکە نایخوێننەوە یاخود هەندێک وردەکاری تایە نایبن بۆ لای کەسێکی یاسایی بۆ لای بورە مەبەستەوەی یعنی ئەوان عەقدێکی یاسایی پیشانەیەن کە گوایە بە یاسا شتەکەن بەڵێ طبعاً عەقدەکەیان هەیە عەقدەکە پیشانی لای پارێزەرەوە کرێم عەقدەیە نەخێر عەقدەکە تەنها پارێزەرش بێت تەنها پارێزەر یەکلایەنەیە فرۆشیارە یاخود هی ئەو کەسەیە کە کەساب خاوەنی بزنسەکەیە بەڵام لە ڕاستیە عەقدەکە وەهمییە هەر عەقدێک بکرێ لێرە ئەبێ دوو پارێزەر لەو عەقدەیە بەشدار بن پارێزەر هەر کەسە و پارێزەری خۆی هەبێ لەو حاڵەتەیە پارێزەرەکەی تۆ ئەگەر
مەرجێک هەبێ لەو مەرجان لە عەقدەکەیە لە زەرەری تۆ بیاخود لە مەسحای تۆ نەبێ پارێزەرەکەت ئاگادار دەکاتەوە کە ئەو عەقدە نەکەی. خەڵکی ئەسڵەن عەقدەکە هەر ناخوێنێتەوە، پارەکەی داوە و لەوانەیە پلانەکەیان وایە خۆی کە ماوەیەکی کەم قازانجێک شوەرەگرن، بەڵام دوای قازانجەکە ئەمان لە پڕێک بانکترۆپ دەکەن بە کۆمپانیاکە و سەرنجام دەسمایە و قازانج و زەرەر هەموو ئەفەوتێت و ئەمیش لە ڕووی قانونی یاسا هیچ پێ ناکرێت. هیچ پێ ناکرێت. مامۆستا تا چەندێ ئەمە شۆڕبەتەوە بۆ کوردستان، خەڵکی کوردستان تێوەگلاوچکە زۆر جار ئەبیسین خەڵک پرسیارەکە لە کوردستان ئەڵێ من پارەیەکەم ئێمە بیخەمە بە کاروکەسابەتێکەوە لە بەرتانیا. ئایا پێدوانی ئەمانە زیاتر ئەبن بەداوەوە ئەم کەسانە کە بتوان تووشی کێشە بن؟ ئەوانەی کە ئێمە جارێ لەسەرەوەی ئێرە لەسەر بەریتانیا ئەوانەی کە وەک عەرزم کردی هەندێک خەڵک پارێکی کاشیان هەیە بە جۆرە لە جۆرەکان نایەنەوێ بە شێوازێکی فەرمی لە وڵاتە ئیش پێ بکەن و سەرچاوی پارەکەیان دیار نییە و ئەیانەوێ بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە تەکس و زەریبە بشارنەوە یا بدزنەوە بۆ ئەوە ئەو پارە ئینڤێستەکەن لەگەڵ ئەو کەسانەی کە ئیشێکی وەهمیان هەیە. ئەوە یعنی کێشەی سەرکی بۆ من حەزم خەڵک زۆر بەرچاوڕوون بێنەوەی کە خەڵکی ئێستا لەم حاڵەتا کە من تۆ قسە ئەکەین نزیکی 200,000 پاوانی لەلایەن لایەنی بەرامبەرە و کابرا ون بۆ ڕۆشتووە و هیچ دەواازەیەکنێک کە ئەم لێ بدا بۆی کە پارەکە دەست پێێت. ئەخیسلەوە چێ بینەران لیا پرسیاری ئەویان دروست بەڵێ کێ بێت ئەو نەساویل کێ بێ بۆ نمونە کابراایکی نەدیون ناس من بێم 200,000 خەمە چنگیەوە تۆ ئەتوانی تۆزە زیاتر چوارچێ بۆ ئەم باسە بەڵێ ئینکەی قسە بکەیت معاملەیەک کە باسمان کرد ئەوەیە بە ناوی قازان بە شەراکەتەوە لیان وەرەگرن. معاملەیەکی تریان ئەوەیە ینی ئەو کەسانە کە خەڵکی بۆ کۆ ئەەکەن و یاخود پاران لێوەرەگرن بە ناوی ئەوەی کە تەنها بە ماگانە لە بری ئەو پاری کە داوێن پێیان ئەمان قازانجیان بدەنێواتە بەژارین لە زەرەرا ئەمە ئیتر جەنابتان توان بە دوواداچوونی بۆ بکەن کە پارەکە سووەواتە لە بری ئەوەی کە من 10,000 پاوانە دەم بە کەسێک کەسەکە مانگی 500 پاوانەدا بە من چەند مانگێک ئەم پارەدا بە من و یەکێکش لە مەرجەکان ئەوەیە کە ئەو پێشنیارەکە بۆ من ئەڵێ یا بۆ ئەو کەسێک کە بەشدار بووە ئەڵێ تۆ ئەتوانی ئەم قازانجش پێیتەوە سەرمایەکی خۆت ئەو کاتە قازانجەکەت لە 100 ئەوەندە زیادەکە وا لەم نەکا یاخود وا لەو کەسە ئەکا کە ئەو ئیشیان لەگەڵەکە تموح ئەیگرێ چەند مانگێک قازانجێکی دەستەکەوێ هەر لە پارێکی خۆی ئەیدەنەوە دوایی دێت کەسێکی تر خزمێکی تری بۆ بانگێشەکات و ئەڵێ ئەم مامەڵەیەکی باشە هەتا گەشتۆتەوە ئاستەی کە بە چەند عایلەیەک بەداخەوە نزیکی 200,000 پاوانیان داوە بە کەسێک و پارەکەی تا ئێستا هیچی دەست نەکەوتوەوە و فەوتاویشە و ئەو کەسەش وونە بێ ئیتر کە تۆ نەیناسیت وڵاتی خۆمان نییە ئێرە لە ڕووی یاسایی ئەگەر بشی دۆزیتەوە بانکترۆپ دەکات و لیکویدیتی کۆمپانیاکە یەکات لە ڕووی یاسایی بەڵگەشت پێ نییە و پارە پێداوە پێشت بێ ئەو عەقدە ناخوا جەنابتە فەرمی دروست عەقدێکی وەهمییە. خۆی لێرە دوو کێشە هەیە کێشە یەکەمیان ئەوەیە کە ئەم پارەکەی ئەڕوات و کێشەی دووەمش ئەوەی ئەو پارەی کە ڕۆشتوشە تووشی کێشەی یاساییە بێ لەگەڵ حکوومەتە لەگەڵ هێچێمارسی لەگەڵ مالیدەندوێن ئەمانە کۆمەڵە دەستگان کە بەدواداچوونەکەن بۆ ئەو کەسانەی کە ئەو پارانەی کە هەیەە سەرچاوی دیار نییە واتە ئەم پارە پێڵەن پارەی ڕەش خۆمان ئەم پارێ سەرچاوین ئەگەر سەرچاوی نەبوو واتە ئەمە جۆرێکە لە خۆلادان لە باج و زەریبە لە وڵاتەیە ئەمە خۆی کرایمە ئەمە جەریمەیەکە کە لە وڵاتە هەتاوەکو سجن و حکم و وەغەرامەیەکی زۆری لەسرە. لە ڕووی یاسا باسمان کرد کە هیچیان بۆ ناکرێت بەو شێوەیە بەڵام جنابیش ئاماژ بۆ کرد کە کورتێوە گلاوە ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین بەڵێ بەداخەوە هەندێک کوردی خۆمان کە ئەو کوردانە بوون بە تەسحێ یاخود پارەکەیان فەوتاوە لەو بینەیە لە چەند ساڵانی ڕابردووە توانم بڵێم زیاتر لە 10 ساڵە کوردی خۆمان بەشداری ئەم جۆرە مامەڵانەیە و ئەم مامەڵانە تەنها زەرەریان تیا کردووە و خەڵکێکی زۆر باسی قەزێکی خۆی کردووە و ئەوەنەی من بزانم ئەو پارانی کە فەوتاون هیچیان دەست ناکەوێتەوە. ئەشمە سەر باسێکی تقریبا نزیک لەم بابەتەوە پرسێکی جددیە بۆ هاوڵاتیانی کوردستان کە لە ئەم پیلان و ئەم پارە خواردن ئاگادار تامکەینەوە کە کەسانێک جەنابشت ئاگادار بووی پێش بەرنامە قسم لەگەڵ جەناب تاکرد بۆ مۆزوعەیە بە وردی ئاگاداری ئەم قەزیەی کە وازانم پرسێک لای جەنابت هەیە
بەناوی گەشتن بە ئەوروپا و ڕێگەی ئەوروپا و یا ڤیزا وە شێوەزەکانی گەشتن بە ئەوروپا پارە لە خەڵک سنجراوە بەڕاستی بەداخەوە لە نێوان ئەو ژمارە خەڵکانە عیلە و کەسێکەیە خێزانەگەیە کە پێش بەرنمەکە بەڕاستی من گوێبیستی بووم یعنی تەواو ئەوەی کە تۆ سقاڵی وجدانی هەبێت ئەمی پێقبوڵ ناکرێت تۆ بێت ماڵێک ژنومێر کەمەندام بن تەنها خانوویەک شک بەرن بیفرۆشن تۆ بچی عقلێکی وەهمیان بۆ بکەیت و بڵێ منەتان گەێنمە ئەوروپا هەر ئەو 4 دەفتەر دۆلاریانە بووە کە خانووەکەیان بۆ فرۆشتۆ لەسیانە بووە دایانە دەستی کەسی تەڕەف قاچاقچی بەحساب بیان گەێنتە ئەوروپا بەڵام بەداخەوە نە 4 دەفتەر دیارە و نەگەشتن بە ئەوروپا دیارە ئەو دوو بەدبەختەش بەداخەوە ببن کەواڵێم لە کرێکی نیشینا خۆیان بینیوەتەوە لە کاتێکە هیچ بژێوێکشک نابن کە پێی بدەن بەوەی کە توان کرێ خانووەکەیان بدەن و ژیانی بێبڕێ بکەن. جەنابی مامۆستا تۆ تا چەندێک ئاگداری ئەوە هیت و تا تشتێکی بخەیتە سەر بێ زەمەت. بەڵێ ئێمە پێشتر باسی ئەم جۆرە تریدینە یاخود ئەم جۆرە مامەڵەمان کرد بە شێوازی گشتی بەعام ئەتوانین بڵین ئەمە تەنها جۆرە فێڵێکە لە خەڵک ئەکرێ کە خۆیانی پێ دۆڵەمەنەکەن و بە شێوازێک پارە لە خەڵکە سەرن تەنها مەبەستیان نەدانەوەی پارەکەیە واتە بە کورت و مختصەر خەڵەتاندنی خەڵکە مامەڵەیەکی نادروستە. ئەمە ئەوم پێشتروتمان خەڵکی غەیرە کورد بەو شێوە زەرری لە کورداوە بەڵام ئێستا بەشێکی تری پرسەکە ئەوەیە کە بەداخەوە کوردی خۆمان بەدەست کوردەوە تووشی ئەم زەرەرە بووە هەم لێرە هەم لە کوردستان ژۆک جەناب باس کرد لێرە خەڵکێکی زۆر هەیە ئەتوانین بڵین کە ممکنە ئامادە بن لە بەرچاوی شاشەکانیشە ئەو ڕاستیان ئاماژە پێ بکەن کە پارەیەکی زۆریان داوە بە کۆمەڵی خەڵک فەوتاوە و لەگەڵ ئەویش ئێمە لە ناو هەموو ئەم کێشۆمەعانەتانە کە چەندێک خەڵک شکایەتی کرۆ سکاڵای کرۆ لای ئێمە وەکو کەسێکی کۆمەڵایەتی کە تەداخولکەین لە سڵح و ڕێکەوتن نەبینیان ئەو خێزانەی کە بەرز باست کرد ئەمە ئەکرێ بڵین لە وڵاتی خۆمان لە هەموو وڵاتێک نووسنگەی گەشتوگوزار هەیە نووسنگەی وەرگرتنی ڤیزە هەیە بە جۆری ڤیزە هەیە بە شێوازی خوێندن بە شێوازی گەشتوگوزار بە شێوازی بازرگانی و مامەڵەکردن ئەو جۆرە ڤیزانە زۆرن بەڵام ئەوی کە ڕووی داوە لەم حاڵەتە تایبەتیە کە ئێمە قسەی لەسەرەکەین چەند خێزانێک نەخ ئەو خێزانە چەند خێزانێک بەداخەوە بە ناوی هاتنی هێنانیان بۆ وڵاتانی ئەوروپا پارێکی زۆریان لێ وەرگرتوون ئەم خێزانێکی کە لەوانەی کە خانووەکان پێفرۆشتون و پاری خانووەکان بە تەواوی لە نووسنگەیەک داناوە بە فەرمی واتە سەرڕەسیدی نووسنگەکە جەنابەت بینیوتە کە نووسنگەکە ڕسمی بۆ پارەکان لێدانەوە بەڵام بەداخەوە کاتێکە هاتۆتەوە ئاستەی کە ئیتر پارەکان کۆ بکرێتەوە و ئیتر بێئەمەل بن لێ ئەوان هەم نووسنگەکە داخراوە هەم خاوەنی نووسنگەکەش لە وڵاتە نەماوە ئەمە کێشەیە ئێمە ناوی کەس نایانین بەڵام ڕاستی پێویست بکە ئێمە لە ڕووگەی یاساییەوە ئەم قەزەیەگەێنە شوێنی خۆی و ئەبێ چارەسەر بکرێت چونکم خەڵکێکی زۆر زەرەڕۆمەند بۆ تێیدا و ئەو خێزانش کە هەنای بۆ ئێمە ناوەڕاستی خەڵکێکی مستحەقە و دڵنیام خەڵکی ویژدان زیونی وەکو بەڕێستان لەسەر ئەم باسە لەسەر ئەم پرسەیە داکۆکیەکەن بێگومان هەڵبەتە پرسی یەکەم لەگەڵ ئەم دووەمدانیان حکومەت زیاتر وەکو یاسا لە بەرتانیا بە پەرۆشەیە کە گوێ لە ئەم شکات و ئەم ئینەیە بگرێت کە ئەمەیە بەشی دۆمیانەکە تۆ بە ناوی ئینڤستمنت بێ یا بە ناوی هەشتێکی تۆ کە خەڵک تێبێنی بۆ ناو بەرتانیا ئەوە دووجار مەسەڵەن سەرپێکی یاسایەکیانەوەی کە تۆ بە چۆنەڵی قۆڵبڕیت کردووە پارەت خواردوەش بە ڕێگەی نایاسایی تێخەڵبێنی بۆ بەرتانیا پێم وا بێدەوانە ینی ئەگاتە ئەنجامێکی باش کارکردن لە قەزیەیە ئەو پرسانە برێتە پێشەوە بە قەناعەتی من هەردووکیان لە هەردوو ڕۆکەوە نایاساییە ئەگەر بێت و خۆی وەک عەرزم پێ نووسنگەیەکی گەشت و گوزار هەبێ بۆی کە ڤیزە بۆ خەڵک وەربگرێ طبعاً هەندێک ڕێکاری یاسایی خۆی هەیە کە کەسێک ڤیزە وەرەگرێت دێتە وڵاتە هەتا کاتی ڤیزەکە لێر ئەبێت وەگەڕێتەوە ئەمە زۆر تەبیعیە بەڵام ئەگەر بێ وەکو ڕێگەی قاچاق حسابی بۆ بکرێ خەڵک بە قاچاق بێنی بۆ وڵاتەکانی تر کە هیومن ترافیکینی پێڵەن ئێستا لە وڵاتایەکێکە لەو پرسانەی کە زۆر خەتەریاتی لەسەر هەتاوەکو ئەما خوال هەتا 35 ساڵ حکمی لەسرە بە پێی جۆری تاوانەکە زۆر جدین لەسەر ئەو پرسی بە تایبەتی لەم کاتایەکەەوە جەناب زیاتر ئاگداری لە بواری پەنابەری و هاتنی خەڵک بە نایاسایی بۆ ئەم وڵاتە و حاڵەتی دووەمیشیان ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان بە ڕێگەیەکی نایاسایی پارە لە خەڵکە سەنێ هەدەفەکەی ئەوە بێ کە پارەکە ببا و نەیداتەوە بە پێی یاسای
CPS کە کرایمە ئەمە جەریمەیە کە 14 بەشە یەکێک لەو بەشانەی ئەو جۆرەیە کە خەڵک بە فێڵ خەڵک وا لێ ئەەکەن کە پارایان پێ بدا و پارەکان بۆ ناگێڕنەوە ئەوەش ئێمە بەداداشومان بۆ کردووە و پرسی پارێزەری شارەزامان کردو لەو بارەیە کە حکومەکەی لە 11 ساڵ کەمتر نییە بەلای کەمەوە بێ 8 ساڵ لە سژ نابێ ئێمە ئومێد دەکەین کەس نەگاتەوە حاڵەتەوە ئەو بارەدۆخە بەڵام بەڕاستی ئەبێ خەڵک ئاگادار بێ وشیار بێ کە بە تایبەتی هەر کار و کەسابەتێکرا ئەبێ پێویستەکە مەفروزە عەقدێکی فەرمی لە ڕێگەی پارێزەری شارەزاوە هەبێ و ئەوجا شاید هەبێ لە بینانە و مامەڵەکە دیار بێ کە ئەم مامەڵەیە یاخود ئەم پارەیە بۆ چییە ئەگینا بۆ ئاقارا ڕاکە خەڵکێکی زۆر پارەی فەوتاوە. بەڵێ دواوتە چییە جەنابەت پێما بێ گەنە کۆتایی بەرنامەکە ئەوەی کە پێویست بوو ئێمە قسەی لەسەر بکەین پێما بێ زۆربەیمان باس کرد هەر ئەوەندە خەڵکی ئاگدارەکەینەوە کە ئاگاداری مامەڵە بن مامەڵە بە تایبەتی پارەی کاش و پارەی کاشش لە وڵاتە بزان خۆی بۆ خۆی بەڕاستی کێشەیەکە کە ئەتوانم بڵێم خەڵکی هەیە کە پارەی خۆیەتی جاری وایە ناتوانێت خۆی لێ بەریەکەی لەبەرەوەی کە حکمی ئەوەی کە بۆ بیسەلمێنی کە ئەم پارەی لەکوێوە هاتووە زۆرترە لەوەی کە باجی ئەو پارەیە بدەیت کە ڕەشە و لە بەردەستی توایە بۆیە خۆتان پارێزن و ئینسان تەموحی ئەوەی نەبێ ئەم پارەی کە لە بەردەستی ئاەتی بێ بە ڕێگەیەکی نادروست بە خەڵکێکی نادیار بە خەڵکێکی کە مەوسوق نەبوو جێگەی سیقە نەبن پارەی خۆیان زایە بکەن. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست وەکو باسم کە سەرەتای بەرنامەکە ئەرکی سەرشانی ئێمەیە کە لە هەمبەر پرسەکان ئەو پرسانەی کە فێڵ و دەستبڕی لە پەنادایە ئێوەی لێ ئاگدارکەینەوە ئێوەش تکایە ئەم بەرنامە بڵاوگەینەوە بگەین بە دۆستەکانتان بە ئاگدار بن و لەم وڵاتەیە بە تایبەتی زۆر بە حەزەرەوە زۆر بە هەڵوێستەوە مامەڵەکانتان ئەنجام بدەن بۆ نمونە کاتێک کە تۆ ئەتەیە بزنزێ بکڕیت پێویستە تۆ بە جوانی سێری ئەو لیسە بکەیت و پیشانی کەسێکی شارەزای بدەیت و پێویست ناکاتۆ لیسەکە دریاسە نەکردبێت تۆ یەکسەر بچی هەموو پارەکە تەسلیمی کەسی لایانی فرۆشیار بکەیت و بەو شێوەیە وەکو پێشناوتیانە گرەیەک بەدەستەکرێتەوە مەی خەرەدان بۆ ئەوەی کە تۆ سەرەتا بەدەست ئەکرێتەوە کە تەماشای لیسەکە بکەیت کە هەڵەیەکی تیا بێ بەڵام کە هەڵەکە بەسەرا تێپەڕی تەماشا نەکرد پارەکە یا ئەو برادرە ئەو کاتە تۆ گرێکەت کردوێتە دانەوە دانت ئێشی پێکا و گرێکەش ناکرێتەوە بەداخەوە بۆیە بینەران و بیسەرانی خۆشەویست ئێمە بەپەرۆشۆین بۆ یەکە ئێوە ئاگدار و هۆشیار بن لە هەمبەر پرسەکان پرسی پەنابەری بێ پرسی هۆشیاری ژیان لە ئەوروپا پرسی هەر باسی و خواستێکە چ سوود بێت چ مەترسی بێ بۆ ئێوە مەترسی بۆ ئەوەی کە ئێوەی لێ ئاگدارکەینەوە سوودیش هەر بۆ ئەوەی کە دووبارە ئێوەی پیاشنا بکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4